بینەران من ئێستا لە نووسنگەکانی ئاڵوگۆڕ دراوم لە شاری هەولێر ئەمڕۆ نرخی دۆلار بەراورد بە چەند کاژمێر پێش ئێستا البەتە نەک بەراورد بە دوێنێ بەراورد بە چەند کاژمێرێک پێش ئێستاش گۆڕانکاری بەسەرداتوە بەیانی 100 دلاری ئەمریکی لێرە بە 143,000 دینار بوو بەڵام لەو خولەکێ ساقسی تریاکەم بە 142,900 لە هەندێک شوێن بە 142,800 دینار دەفرۆشرێت طبعا ئەم نرخە لە کڕین و فرۆشتن جیاوازە لە ئێستادا لەو شوێنێکم لێم 100 دلاری ئەمریکی وەک لە شاشەکەی پچمەوە دیارە بە 142,650 دینار لە بە هاوڵاتیان ینی لە هاوڵاتیان ئەکڕێت و بە 142,900 بە هاوڵاتیان ئەفرۆشرێتەوە لە کۆتا ڕۆژی مانگی ڕەمەدان لە پێنجشەممەوە بانکی ناوەندی جڕەپارەیەشی نەخستۆتە بازارەوە ئەلبەتە کۆتا جار ئەوان کە 320 میلیۆن دلاریان خستە بازار پەڕادەیەک نرخەکە هاتە خوارێ مەڕدووردا هەتا گەشت 143 ساژ لە 142,900 دیناردایە پێش ئێستا بە 148 بوو تەمان بەس ئێستا کەمێک هاتوۆتە خوارەوە لەم خولەکە قساکەم لە 142,900 لەم شاشەی بەرامبەرم هاتووتە سەر 142,700 دینار فریشداشکە ئەڵبەت بەرز و نزمی لە نرخی دۆلار ینی هەیە بە بەردەوامی و بەڵام ینی بەرز و نزمێ زۆرەکە ماوەی چەند ڕۆژێکە هەنی نییە زێگیرە دوو زۆر بەرز نزمی لە دۆلاردایە چیانە لە نێوان 100 دینار بۆ 250 دینار بەرز و نزمەکات ئەمە شتێکی تاڕادەیەک نۆرماڵە لە لای چاودێرانی دۆلار و دراوە پەیوەندی زیاتر بە بزنسی نووسنگەکانی ئاڵوگۆڕ دراوە بەڵام نرخە زۆرەکە ئەوەیە کە ڕۆژانە جاروێ 2,500 دینار و 3,000 بەرزەبێتەوە ئاڵوگۆڕە ینی گرفت دروستەکاتوە بە قسەی شارەزایان درا و کێشە بۆ هاوڵاتیان دروستەکات و بنرخەکان بەرزەکاتەوە بەڵام لە ماوەی ئەم چەند ڕۆژار لە دوای ڕەمەزانەوە تا ئێستا تاڕادێک نرخە زۆرەکە ینی لە بازار جێگیر بوو و تا ئێستاش بەم جۆرەوە پێشبینیەکرێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا و سبەینێشکە دوام ئەکرێتەوە ئەلبەتە دۆخەکە بە شێوەیەکی جیاوازتر دەبێت و پێشبینیەکەن کە چاودێرانی دارایی باز لەواکەن کە نرخەکان بانقی ناوەندی زیاتر پاراخاتە بازار و نرخەکەش زیاتر دابەزێت و بۆ ئەلبەتە هەتا نزیک 40,000 و خوارد 40,000 دێت و بەشێکی تر لە چاودێرانی دارایی باز لەواکەن کە لە ماوەی یەک مانگی دیکەدا نرخی دۆلار بە ڕێژێکی بەرچاو دێتە خوارەوە وارە کارەکانی بەرەنگاربوونەوەی بەهای دۆلاریش یان بەرزبوونەوەی بەهای دۆلار جددینە و ئەوان ئەو شارەزایانەی بواری ئاڵوگۆڕدرا و باز لەواکەن لەسەر بنەمای لێدوانەکانی سەرگۆزیرانی عێراق و پارێزگاری بانکی ناوەندی و ژمارەیەک بەرپرسیاری دیکەی باڵای عێراق ئەو قسانەکەنەوەن لە ماوەی ڕابردوودا چەند جارێک باز لۆکراوەکە بڵێ هەڵمەتەکانی بەرەنگاربوونەوەی بەرزبوونەوەی بەهای دۆلار جددین و لە ئێستادا چەند ڕێوشێنێکی جیراوەتە بەرزگەلەوەی کە لە ڕابردووە بوون ئێستا پێشبینیەکرێت لە دوای کردنەوەی دوام سبینێ لەگەڵەوەی کە بانقی ناوەندی بڕەپارێکی زۆرە خاتە بازارەوە هاوکات چەند بڕیارەتی دەرەچن وەگەوەی کە لە ڕابردووژە هەبووە بۆ نمونە لە بەشێکی ئاڵوگۆڕی یان بەشێک لە کڕین و فرۆشتنەکان زیاتر لە دینار و ئەگوازرێنەوە بۆ لە دۆلارەوە گوازرێنەوە بۆ دینار ئەوکات لە فڕۆکەخانەکان و لە بەشێکی دیکەی نووسنگەکانی عقارات و کۆمەڵێک لە ئەو شوێنانەی کە ڕۆژانە مامەڵی هاوڵاتی داگرێت ئاڵوگۆڕەکان ئەبن بە دینار ئەمە لە چوارچەوەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی بەهای بەرزبوونەوەی بەهای دۆلارە بەرامبەر بە دیناری عراقی طبعا لە ماوەی سبەینێ و چەند ڕۆژی داهاتوودا وەک شارەزایانی ئاڵوگۆڕانی درا و باز دەواکەن کە بانکی ناوەندی دۆلارێکی زیاتر بخاتە بازارەوە ئەو هەوڵان جدتر بن بێگومان کە داوامی دەست پێ بکاتەوە جۆرێک لە خواستی زیاتر لەسەر دۆلار ئەبێت و خواستی زیاتر لەسەر ئاڵوگۆڕ دراوە بێ بەڵام لە هەمان کاتدا نرخەکانیش پێشبینیەکرێ بەرەو داشکان بێن چونکە تەوان نرخی دۆلار ئەڵەمە من زیاتر بەرەو داشکان دێت چونکە هەم ڕێنمایەکان هەم ڕێکارەکان هەمیش بڵێ بەرەنگاربوونەوەی دۆلار زیاتر ورتر و چڕترە بێتەوە بە قسەی بەرپرسانی باڵای حکوومەتی عێراق